بینەرانی بەڕێزی کوردستان 24 لە هەرچوویەکەن سڵاتان لێبێ خۆشحاڵین جارشتی لە پرۆگرامی بۆ هەمووان بە ئێوەی هێژا شاد دەبینەوە. یارە سێکتەری کشت و کاڵ یەکێک بوو لە بنەمە سەرەکیەکانی سیاسەتی ئابووری لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم شەو لەم پرۆگرامەدا باز لە سێکتەری کشت و کاڵ بەگشتی دەکەین بە میوانداری بەڕێزان خاتو بێگەر تاالبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بەڕێز بشار مشیراغا وەک وەبەرهێنەر و خاوەنی کارگەی جوتیار، هەروەها دکتۆر یوسف بەرزنجی هەم توێژەر و ئەم مامۆستای زانکۆ زۆر بە خێرن بۆ پرۆگرامەکەم با بەشداری ژمارەیەک لە جوتیارانی هێژا ئێوەش هەمان شێوە بە خێر بێن بۆ پرۆگرامەکەمان. خاتو بێگەر دێمە لای جەنابەت ڕێک لەوە دەست پێ دەکەم ماوەیەکی دوور نییە نزیکە بەبیرمانە جوتیاران بەرهەمەکانیان دەڕشتە نێو شەقامەکان خۆ پیشاندانیان دەکرد. ئێستا هەر بەرهەمی ئەو جوتیارانەیە لە بازارەکانی ئەوروپا ساخراونەتەوە، لە لەندەن، لە ستۆکۆڵم، لە وڵاتانی خەلیجی. ئەوە چۆن بوو ئەو سیاسەتەی ئەم حکوومەتە چی کرد، چیتان کرد بۆی ئەو بەرهەمانە هەمووی ساغ بکرێنەوە، چی دیکەتان لە هەک بەدایە؟ زۆر سپاس کاک سەهین بە خێرهاتنی هەموو لایەک دەکەم بە تایبەتی جوتیارە بەڕێزەکان و برای عەزیزم برایانی بەڕێزم کاک دکتۆر و کاک بەشار بە خێراتنیان دەکەم. من پێم خۆشە لەوە دەست پێ بکەم. من ئیمڕۆ لە ڕێگەی تیمی علامی خۆمەوە سەیری ڤیددیویەکم کرد کە 3 ساڵ بەر لە ئێستا لە یەکێک لە پرۆژەکان کاتێک کە بەردی بناغەمان دادەنە قسەیەکم کردووە. سبەینێ دوای ئەو بەرنمەیە دەچمە هەمان پرۆژە، یعنی بە خۆشحاڵیەوە ئامادەکاری دەکەین. بەڵێنم داوە بەڵام 3 ساڵ بەر لە ئێستا سبەینێ دەچین ئامادەکاری دەکەین بۆ ئیفتتاحکردنی. بۆ نمونە لەسەر چەند خاڵە قسەم کردووە. یەکێک لە سنتەرە گەورەکانی توێژینەوەی کشت و کاڵی لە وڵاتی هۆڵندا WHC بێنی نەهرێمی کوردستان سبەینە تەواو دەبێت. بابەتی ئینتاجی بەروبوومە کشت و کاڵیەکان بۆ هەموو وەرزەکانی ساڵ بە تایبەتی ئەوانەی کە پێداویستی خۆراکی ڕۆژانن، تەماتەیە، خیارە، بیبەرە، سەوزەوادەوەی کە پێویستی ڕۆژانەیە کە خۆتان دەزانن لە مەوسیمێک ئێمە ئینتاجمان هەیە و لە مەوسیمێک دەوەستێ ئینتاجمان نییە. سبەینێ سەردانی ئەوانە دەکەین بە خۆشحاڵیەوە بە ڕێژەیەکی باش. هەم بەیتە شوشەیەکانمان تەواو بووە، هەم پرۆژەکان تەواو بووە. باسی ئەومان کرد کە گەورەترین تیجارەت ئێستا لە هەموو دنیادا کە میلەتی ئێمەش پێی ئاشنایە. خۆشحاڵم کە لەم شوێنە جوان و خەنجیلانەیە دانیشتوم کە بەرهەمی دەستی کاری خاتونێکە کە بەڕاستی شانازی پێوە دەکەم. خاتو سندس کە لەگەڵ ئێمەدا ئێستا بڕیار وایە بۆ ئایندە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ هەنگاوی زۆر استراتیژی و گرنگ بنین. لەوانەیە ئەگەر پرسیاری لێ بکەی بزانێ ساڵانە چەندین هەزار بەس گوڵی زینە دێتە ئەو وڵاتە. سبەینە یەکەم گوڵی زینە دەچێنین لە ساڵی ئایندە بۆ مناسبەکانی خۆمان ئینتاجی گوڵ لە هەرێمی کوردستان دەست پێ دەکا کە گەورەترین یعنی پرۆژەیە و سەرمایەکی گەورە بۆ هەرێمی کوردستان دەجێڕێتەوە. گوڵ کردبووم بۆرە ئەگەر لێرە ئێستا یەکێکی وەکو وڵاتی هۆڵندا گوڵی سروشتی سەرچاوی داهات زۆرینەی داهاتی وڵاتەیە ئەوە بۆرسیان هەیە، بۆرسی فرۆشتنی گوڵیان هەیە کە من بۆ خۆم سەردانی ئەم وڵاتم کردووە. جامە بەستم ئێمە لە کۆمەڵێک هەنگاوی استراتیژی زۆر گەورە کە لەبەر ڕۆشنایی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمان پەسەند کرا دەستمان پێ کرد. من دەمەوێت بڵێم هەنگاوەکانی کابینەینەوە و وەزارەتی کشت و کاڵ لەبەر ڕۆشنایی ئەم کارنامەی کە دانرا کاتێک کە دەستمان پێکرد بەڕاستی من ناڵم هاتووینەتە سەر سفر، بەڵام ئاعتیمادی حکوومەتی هەرێم لەسەر نەوت بوو بە دەرەجەی یەکەم لە ڕابردوودا وەکو سەرچاوی داهات بۆ ئەم وڵاتە. ئەم کابینەیە بڕیارماندا داهات فرەچەشن بکەین. فرەچەشنکردنی داهات بۆ کۆمەڵگەیەکی کشت و کاڵی کە هەرێمی کوردستان ناوچەیەکی کشت و کاڵی گرنگە، دەستی کاری زۆر باش، کەش و هەوایەکی گونجاو و لەبار زەویەکی بەپیتمان هەیە. ویستمان ئەمە بکەینە ینی بەردی بناغەی پەرەپێدانی ئەم سێکتەرە ئەوەی کە لە ڕابردوو کراوە ئێمە بەرەو پێشتری بەرین. بە خۆشحاڵیەوە ئەو پلانانەی کە دامان ڕشت من پێم وایە توانی ومانە ئێستا هەنگاوەکانی استراتیجیەتی بە ئابووری ناساندنی کەرتی کشت و کاڵ دەست پێ بکەین. طبعا من نامەوێ قسە بەتەنها وەکو وەزیر دیفاع لە خۆم بکەم لێرە لە بەردەمی خەڵک و لە بەردەمی جوتیارانی خۆشەویست بڵێم من ئەو هام کردو. طبعا وەزارەتی کشت و کاڵ بە هاوکاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەمومان بەیەکەوە توانی ومانە کۆمەڵێک بنەمای گرنگدا بنین. برای عەزیزم کاک دکتۆر لێرەیە کەسێکی ئەکادمیە دەتوانێت لە ڕووی ئەکادمی خۆشیەوە ئەو هەڵسەنگاندن بکات. بۆی ئێمە کاتێک کە دەستمان پێکرد جەنابەت دەزانی ساڵی یەکەم
من تەماتە باران کرام شەقامەکانی هەرێمی کوردستان تەماتە فڕێ دەدرا و لە سۆشیال میدیا لە زۆربەی بڵێن پەیجەکانی سۆشیال میدیا زۆر ینی هێرش دەکرا سەرم شتی زۆر نەشیا و بەرامبەرم کرا بەڵام بەڕاستی من ئەو کاتە ڕاستیەکەم وت یعنی لە بەرامبەری وتنی ڕاستیەک بوو کە دەبێت جوتیاری ئێمە پێی بزانێ ئەویش ئەوەیە کە ئێمە چۆن دەتوانین بەرهەمەکانمان بە کوالیتێکی بەرز بخینە ناو بازارەوە چۆن دەتوانین بەرهەمەکانمان فرەچەشن بکەین بۆ ئەوەی جوتیاری ئێمە زەرەر نەکا بۆ نمونە ئێمە نزیکەی 30,000 خانووی پلاستیکیمان هەیە لە هەرێمی کوردستان من پرسیارم کرد بۆ نمونە لە ناوچەی بازیان زۆربەی لەوەیە بەشێکی زۆری بیتە پلاستیکیەکانی ئێمە هەمویان یعنی لەگەڵ یەکتری لە یەک کاتدا خەیاریان دەچند لە یەک کاتدا بەروبوومێک بەیەکەوە هەمووشی بەیەکەوە دەکەوتە بازار ئێستا جوتیاری ئێمە بە شێوازی لە شێوازەکان شێوازی بەرهەمچاندن و شێوازی خستنە بازار یعنی درچی پێکرد کە دەبێت بگۆڕدرێ هێشتا ئێمە زۆرمان ماوە ئێمە لە قۆناغە سەرەتاییەکان داین ئێمە پێویستمان بەوەیە کە جوتیار ڕابهێنین کە بە تەکنەلۆژیای تازە بەرهەم بخاتە بازارەوە لە ڕوبەرێکی ئاوها کەمدا دەتوانی ئینتاجێکی زۆرت هەبێ قازانجی لێ بکەی و لە هەمان کاتیشدا ینی جوهدێکی زۆریش سەرف نەکەی بەڵام بەرهەمێکی چاک بە بەکارهێنانی ئاوێکی کەم و بە تەکنەلۆژیایکی زۆر پێشکەوت و کێستا لە هەموو دنیادا بەکاردەهێنرێت جوابی ئەو پرسیارم دیەوە وڵاتی سین ساڵانێکی زۆر بە دیارەوە بوو کە ڕێگای حەریری دروستکە بۆ بەستنەوەی بە ئەوروپا ئێستا دەتوانین لە کوردستان بڵێن ڕێگای هەنارمان هەیە ڕێگای هەنجوینوان هەیە ڕێگای پەتاتەوان هەیە ئەمە جوهدێکی زۆری ویستوە کە دەمێ بەڕاشکاوی لێرە بیڵێم ئێمە لەگەڵ نووسنگەی جەنابی سەرۆک وەزیران بۆ بابەتی هەناردەکردنی بەرهەم تیمەکی هاوبەشمان دروست کرد و لەگەڵ نووسنگەی جەنابی جێگری سەرۆک وەزیران بۆ بابەتی ئەگرۆتیرزم گەشت و کاڵ تیمێکی تایبەتمان دروست کرد کە ئەمەش حەز دەکەم دواتر باسی لێوە بکەم لە بابەتی هەناردەکردن ئێمە نزیکەی 2 ساڵ زیاترە لەگەڵ یەکتری لە دراسەداین لەسەر ئەو بەرهەمانەی کە تا چەند ڕێژەکەیان لە بازاڕی ناوخۆی خۆمان زیادە و چێن ئەو وڵاتانەی کە خواستیان لەسەر بەرهەمی ئێمە هەیە و ئێمە چۆن دەتوانین کوالیتی ئەو بەرهەمانە بگونجێنین لەگەڵ ئەو مواسەفاتی کە ئەو وڵاتانە بەرهەمەکانی ئێمەی بۆ دەچێت لەوانەیە بەشێکی زۆرتان یعنی بزانن کە ئێمە بەپی مواسەفاتی عێراقی ئینتاجی بەروبوومەکانمان دەکەین ئەو مواسەفاتە لەگەڵ مواسەفاتی بازاڕی ئیتیحادی ئەوروپی لەگەڵ مواسەفاتی بازاڕی کەندا و لە یەکتری جیاوازن یعنی من ئەگەر شتێک بڵم کە بۆ یەکەم جارە باسی دەکەم ئەویش ئەوەیە ئێمە لە پێش بابەتی دراسەکردنی بەروبوومەکان پێش داتایەکانی کە وەرمان گرت پێش ڕاهێنانی نیشتیمانی جوتیاران هەندێک لە بەروبووممان نرد بۆ یەکێک لە وڵاتەکان بەداخەوە بەروبوومەکانمان لە ڕووی کوالیتیەوە لە تاقیگەی ئەم وڵاتە دەرنەچوون ئەمە وای لێکردین ئێمە بەڕاستی بیر لەوە بکەینەوە مواسفاتی یعنی بڵێن کوالیتی بەرهەمەکانمان بەرزکەینەوە کوالیتیەکە بگۆڕین ئەو کوالیتی کە دەچێتە بازاڕی وڵاتانی کەندا و دەبێ ئەو کوالیتیە بێ کە لە تاقیگەکانی ئەوانیش دەردەچێ و لە تاقیگەکانی خۆشمان دەردەچێت بە خۆشحاڵیەوەکردنەوەی ئەو دەرگایانە لە ڕووی علاقاتی دیبلۆماسی و لە ڕۆی دروستکردنی متمانە لەگەڵ ئەم وڵاتانە یعنی ئەوها بە ئاسانی نەکراوە بڕاستی ئێستا هەنجوینی ئێمە دەڕوات ئێستا ئمڕۆ سێوی بەرواریمان بەڕێکرد بۆ وڵاتانی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و بۆ وڵاتی قەتەر ئێمە لە ساڵی پار و لەم ساڵیشدا هەنارمان بەڕێ کردووە ئێمە دەمانەوێت زۆربەی بەرهەمەکانی خۆمان بخەینە ناو پرۆگرامی هەناردەکردن بەڵام ئەمە بۆ دوو هۆکار یعنی پشت دەبەستیم بە دوو شتی زۆر گرنگ یەکەم دەبێ ئێمە کوالیتیەکەمان زۆر بەرزکەینەوە دووەم دەبێ ڕێژەی ئینتاجی بەروبوومەکەمان زیادکەین و سێمیش ئەمە دەبێتە پاڵپشتێکی گەورە بۆ جوتیار کە دواتر لەسەر گۆڕینی کوالیتێکە دێمۆ لای جەنابەت جا ئەو قسەی ئەخیر دەبێت کۆتایی بکەم پێداویستەکانیش بۆ جوتیاران ئەوان هەموو دەکەینە پرسیاری ئەم بەڵێ قسەی کۆتایم لەسەر ئەم بابەتە ئەوەیە ئەمە پاڵپشتێکی گەورەیە لەوانەیە ئێستا خەڵک زۆر جار تعلیق دەهاوێت لەسەر حکوومەت دەڵێ ئەمە چییە تۆ بۆ نمونە 2 تۆن هەنجوینت ناردووە هەموو هەنگاوە گەورەکان لە هەنگاوێکی بچووکەوە دەست پێ دەکەن ئێمە ئێستا درگایەکمان کردوتەوە هەنگاوانەکانی ئێمە دوێنێ لای من بوون ئێمە نزیکەی 9,000 هەنگاوانمان هەیە یعنی کە بە ڕێژەیەکی باش نزیکەی 853 تۆن هەنجوین ئینتاز دەکەن ساڵانە دوێنێ لە لای من بوون خۆشحاڵیان زۆر هەبوو بە پرۆسەکە کە دەیانوت ئیتر ئێمە مادام دەرگای دەرەوەمان بۆ کراتەوە ڕێژەی ئینتاجمان زیاد زۆر سپاس کاک شاراغا وەکو وەبەرهێنەرێک وەکو خاوەن کارگەی جوتیار کە دادناوە زۆرینەی ئەوەی زانیاریمان هەیە ڕێژێکی زۆر لە پەتاتە لای تۆ ساغ دەکرێتەوە پێم خۆشە بزانم کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان
چەندە هاوکارت بوو بۆ دامەزرانی ئەم کارگەیە چەندە ڕێنیشاندەر و ڕێنمایی پێدای بۆەوەی ئەم بەرهەمانە ساغ بکەوە و پێما بێ هەر لە ڕێی کارگەکەی جەنابی هەندێک هەناردەی دەرەوە دەکرێت. پێشتەچی سوپاس بۆم دەرفەتە سوپاسی جەنابی بەڕێز دەکەم بەرەوە دووبارە منیش بە خێراتنی جەنابی وەزیر و دکتۆری سوفووە و جۆتیارە بەڕێزانە دەکەم. بەلێ هەروەکو دەزانن دەست پێک ڕاگەاندنی کابینەی نوێمی حکوومەت یاریێمی کوردستان لە استراتیجێتی حکوومەت و بەرنامەی حکوومەت گرنگیدانە بە کەرتی کوشتکال و پیشەسازی و گەشتیاری. خۆشبەختانە ئێمە هەم وەکو بەرهێنەر هەم وەکو جۆتیار دڵخۆش بن بەم بەرنامایانە کە ڕۆژانە دەبینین ئەم بەرنامە قۆناغ بۆ ناخ جێبەجێ دەکرێتن. ڕۆژانە دەبینین بەردی بناغە بۆ پرۆژەی کشتتوکالی پیشەسازی دادەنرێت یان ڕۆژانە دەبینین هەندێک پرۆژەی کشتتوکالی دەکرێتەوە ئەمە جگەی دڵخۆشیە بۆ ئێمەوە سوپاسی حکوومەتی یاریمی کوردستان دەکەین. وەکو خاوەن کارگەی جۆتیار بەلێ ئەمە ساڵ بۆ ساڵ بەپێ و بەرنامەی کە وزارەتی کشتتوکال داینابوو بۆ پشتگیری جۆتیاران کە تایبەت مندا بە چاندنی پەتاتە کە پەتاتە وەکو دەزانن یەکە لە بەرەبوومەکانی استراتیجی لە هەموو جیهاندا ڕێژەی چاندن بە حەسەب ئەو هەمانگیە ناوێنی جۆتیار و کەرتی تایبەت و وزارەتی کشتتوکال ساڵ بۆ ساڵ زیادی کرد تاگەشتا ئەو ڕادەی ئەم ساڵە بە خۆشبەختانە نزیکەی ڕێژەی بەرهەمی پەتاتە لە کوردستان 650,000 تۆنی پەتاتە هەبوو کە ئەمە حقیقت ڕقەمیشی زۆر قیاسیە کە ماوەی 15 سال لە 2000 تۆن بەرهەم بگەیە 650,000 تەن یعنی ئەمە کارێکی زۆر زۆر گەورەیە لە کاتێکدا کە کوردستان ساڵ دوازە مانگ پێویستی بە 100,000 تۆنی پەتاتێ واتە ئەمە کێشەی بە بازارکردنمان لۆ پەیدا بوو جۆتیار هەندێک جار تووشی زەرەر دەبوون لەبەرەوەی هەروەکو کوردستان عەرز و تەلەب هەیە لە بازار. هەندێک ڕێگە هەیە کە وزارەتی کشتتوکال حکوومەت گرتەبەر بۆ ئەوەی بەرەبوومی جۆتیار ساغ ببێتەوە. یەکەم تشت کار ئاسانی کرد بۆ دروستکردنی کۆگای ساردکەرەوە ئەو بەشێکە لە چارەسەرکردنەکە. دووەمی پێدانی مۆلەت بۆ هەندێک پیشەسازی کارگەی پیشەسازی کوشتتوکالی وەکو کارگەی جبس و فینکەر ئەمەش هەنگاوی دیکەی بۆ چارەسەکردن. خۆناغی گرنگ و سەیەم حکوومەتی هەرێمی کوردستان بەتابەت ئۆفیسی جەنابی سەرۆکی حکوومەت بە ڕێگەی وزارەتی کشتتوکال بەپێ ئەو بەرنامەی حکوومەتێتی بۆ هەناردەکردنی ئەو جۆرە بەرەبوومی کشتتوکالی کە زێدەی پێداویستی ناوخۆ بەرهەندێنرێت بەڵام بە کواڵێتیشی بەرز ڕەوانەی دەرەوەی وڵات بکات. خۆشبەختانە هەروەکو دەبینن هەناردەکرا هەروەکو جەنابی وەزیر ئاماژەی پێدا هەنگی وینیش هەناردەکرا پەتاتش بە ڕێژێکی باش بەردەوامش ئێستش ڕەوانە دەکەین لە بەرنامەتاندایە پەلەوەریش ئەو ڕێژەی کە زیاد بێ بینێرنە شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەگەر بە کورتی جواب نوشکەسمە لای دیکتۆر پێم وابێ پلانێکی واشە هێلکە دەڕوا بۆ ناوەڕاست و خواروی عێراق بەرنامەمان هەیە بۆ وڵاتانی دەرەوە ئەوش مژدەیەکی باشە بۆ ئەوانەی کە دەواژینیان هەیە. بەێ وەکو سێویش ئەمڕۆ خۆشببختانە بە ئامادەبوونی جەنابی وەزیر و ئۆفیسی سەرۆکی حکوومەت ڕێژێکی باش سێ و بەڕێگەی مەتار ناردەی وڵاتی قەتەر کرا و ئەم پرۆسەیە بەردەوام دەبیتن ساڵی داهاتوش لە بەرنامەماندایە بە هەمانگی لەگەل وزارەتی کشتتوکال کە لەگەل جۆتیارانی ئەو دەڤەرانی کە سێوی بەناوبانگە بەڵام بە شێوەیەکی باش بە کواڵەتیشی بەرز حەسب مواسەفاتی وڵاتانی کەندا و اتحادی ئەوڕۆپی سێ و بە ڕێژەی باشتر هەناردە بکرێن. ئەمەش ڕێگەی دیکەی بۆ چارەسەرکردنی کێشەی بە بازارکردن بەڵام ئەوەی دەمانەوێت هەم وەکو وەبەرهێنەر وەکو جۆتیاریش کە بەردەوام پێداگیری لەسەرەوە دەکەین ئەمە پێویستمان بە پاراستنی بەرەبوومی ناوخۆی کاتێ بەرەبوومی ناوخۆیی پێداویستی ناخۆی پڕ دەکەێتەوە پێویستە لە دەروی وڵات نێتن هەنەگەی سەباسی پەتاتە بکەنەمە ساڵ دوازەی مانگ پێویستیمان بۆیە 1 کیلۆ پەتاتە نێت ینی ڕەنگە هاوڵاتی ئەوە بکەن دەرەوە دێ بەێ دێتن بەس لە کاتی پێراگەشتنی خەدەغە دەکرێت یان باجی زێدە دادنێتە سەر لە کاتی پێویست لە هەندێک سنوور بەڕاستی پێت بلێم لە خوارەوەی پارێزەکان و ناوڕاست خواروی عێراق بە شێوەیەکی نایاسی پەتاتە داخل دەبیت لە ناو خۆی عێراقی هیچ ناتوانێت ڕێگیری لێ بکرێت ئەمە تاثیر لە بە جۆتیاران دەکەن. ئێمە وەکو جۆتیار وەکو بەرهێنەر بەلێن بە حکومەت دەدەین کە ساڵ دوازەی مەنگ لە هەندێک جۆری بەرەبوومی کشتتوکالی پێویستیمان بە هاوردەکردن نیە ڕەنگە هاوڵاتیان گلەیەوە بکەن بلێن گران دەبیت لە سەرمان بازار گران دەبیت نه ئەمە بلێنیان پێ دەین کە ئەگە گران بیت ساڵەکە 6 مانگە پاشان خەڵکی دەگەڕێتەوە سەر پیشەی کشتتوکالی ڕێژەکەی بەرهەم زیاد دەبیتن و بازاری مام ناوەندی دەبیت لە جۆتیار زەرە دەبیت نە هاوڵاتیش بارگرانی لەسەر. کاک دکتۆر یوسف ساڵانێکی زۆرە توێژینەوە دەکەی لەسەر کشتتوکال و سەرچاوەکانی ئاو
لەم کابینەیەدا توێژنەوەکانت چمان پێ دەڵێن هەم لەسەر کارەکانی حکوومەت و وەزارەتی کشت و کاڵ هەم لەسەر بەروبوومە ناوخۆیەکان. بەڵێ پێشکی سپاس بۆ بەڕێستان میش بە خێراتنی جەنابی وەزیر و ئاغا و هەموویانە بە ڕێزەکانەکەم خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵتانین و خۆشحاڵم بۆ چاری چوارەمە لەگەڵ بەڕێز جەنابی وەزیرە لە میتینگ لەسەر ئاستی وەزارەت و لە تیڤیەکانە بەیەکەوەین. طبعاً هێن بە توێژەر هەمیشە ڕەخنەگرە ڕەخنە دەگرێت بە هەدەفی ئەوەی کە کێشەکان چارەسەر توێژینەوەی زانستی خۆی طبیعەتی وایە کێشەیەک نەبێت توێژینەوە ناکرێت بۆی کێشەکە هەڵکەی لەبەرەوە لە ساڵانی پێشوە ئێمە ڕەخنەمان زۆر گرتووە لە زۆر بوارە بەبێ مجاملە ئەمەی کە باسیەکە میستە لە سیمپزیۆم یەک لە زانکۆی سۆران لە دەرەوەی زانکۆی خۆم پێشکەشم کردووە لە ڕۆژی جیهانی خۆراکە کە زۆر کاری دڵخوازی ئێمە وەکو تۆژەران و کەسی پسپۆر لەو بوارە لەم کابینی حکوومەتی هەرێمە بەبێ مجاملە کراوە. بۆ نمونە ئێمە من لە 4 2017 دەموت ئێمە شیر فرۆش بین باشترەوەی نەوت فرۆش بین لە سیمیلارێکا من ئەمەم عرض کرد و داتاکانم تیا عرض کرد لە وارتیڤ لە سیوەکی 2010 باسی چاکردنی ئاژەڵ و هاوردەکردنی ئاژەڵمە کرد لە هێنانی مانگای شیرە لە 6 2016 هەر هەمووی لە پێکە کۆمەڵایەتیەکان و لە پێکەکانی زانکۆ هەمووی ماون ئەمانە باس مەگە کە مانگای شیر زەرورە بۆ وڵاتە بینین بۆ ئەوی بتوانین خۆمان ئەجا توێژینەوەکان بەبانی هەندێک داتا باز دەکەم باسی ئەوم دەکرێت لە 26 2016 بزنیسانین بابین بۆ کوردستانی پێ ئاشناکەین ئێستا ئەوەی کە لە کوردستانە من دەیبینم ئەمەی بە پێی ئەو داتایانە ینی ژماری کوردستان ینی خەڵک بەرەو هەڵچوونە چێت ینی ژمارەمان ئێستا بۆ نزیکی 7 ملیۆن دەبێتەوە پێداویستیەکانمان ینی بۆ ساڵێک ئێمە پێویستمان بە 1,596,236.2 تەنی لتری شیر هەیە پێویستمان بە 382,915.7 تەن گۆشت هەیە بۆ ساڵێک پێویستمان بە 5,081,510 طبق هێلکە هەیە لە هێلکە زۆر بەرەو پێشچوین لە شیر هەنگاوی باشمان ناوە طبعاً کاری بنیاد طبیعەتی وایە ئێستا ئەم قەڵەمە ئەگەر بیشکێنم بە لەحزەیەک دێشکێن بە زۆرە با دروستیکەین کاتمەوێت کە دەستەمەوێشتمەوێت بۆیە طبیعەتی لەوە بەرەو پێشچوین لە گۆشتیشە هەنگاو نراوە بۆ ئەو بوارانە طبعاً گەشت و هەوای کوردستان زۆر لەبارە بۆ زۆر ئەو بوارانی کە باسیەکەین کوردستان پێی وتراوە سەر لە زراعی العراقیە ئەوە لە سەرەوین بەلەکی عراقیە پێی وتراوە ئەمە خۆنچەی کشت و کاڵی عراق دەبێت شتەکان لەوێ ساکرێت ئەوەی کێشەیەک بە لە ساکردنەوەیە زۆر جارێ سیاسی ئەومان لێ دەکا گەرمی براج و تیارەکان وەرنەگیرێ پەتاتەکەمە ڕێ لێ بگیرێ بریشکەکەمان لە بازار سەری زۆر دابەزە لێت تێچۆکی کێشەکە بۆ ئەوە گەڕێتەوە ئەو پرۆژانی کە کراون لەم کابینێ باسی هێلکەت کرد ئێستاەوە لە هەرێمی کوردستان ساڵانە 2 ملیار و 800 میلیۆن هێلکە بەرهەم دەێنرێ ئەوە 3 ئەوجا ئێمە لە احتیاجات زیاترمانەیە من ئیستا دێ بەسەر شتونانی کە باز دەکرێت بۆ نمونە لەو پرۆژانی کە کراوە من ڕێکخنامەکردم و بۆ حکوومەت چارەسەری ئەوە ناکە فەلاحێمە شیرە ڕژێت گوناحە سەی دەکەم پرۆژەی کارگەی شیرەمەنی زووم لە مێرگەسوور بە وجودی جەنابی وەزیر و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ڕووبەری 13046 متر دووجا کە قودرەتی 50 تەن شیری هەیە ڕۆژانە وەریگرێ لە 20 شوێنی جیاواز لەو دەفەرە هیوادار لە شوێتی ژەمە بکرێتەوە دوایە ئەو پرۆژانە هەمووی ئایندەین خۆی ئەم پرۆژانە استراتیژی پرۆژی هەر بۆ معلوماتی کاک دکتۆر 11 پرۆژەی استراتیجی کارگەی بەروبوومی شیرەمەنی لە هەرێمی کوردستان لەم کابینێ دامەزراوە ئەوجا من هەر لە گەرمیان لە هەڵەبجە لە سلێمانی لە دووەک لە هەڵێر لەم کابینێ 11 پرۆژەی استراتیجی گەورەی بەروبوومی شیرەمەنی کە لە ڕابردوودا شیری قوتو و شیری وشک بەکاردەهات ئێستا شیری مانگا و بزنیسانی بەڵێ خۆمان بەردەوام پرۆژەی ڕامی فارم لە دۆڵی باڵندا کە 750 مانگای فریزیانی یەکڕێکی ئەسڵەن ئێمە ڕۆشتوین سەردانی مەیدانیمان بۆ کردووە 6 مانگا چێڵ لەگەڵ 6 گۆلکمان لەوێ ناوە ئیستەوا تەلەبەکانمان ئیشی لەسەرەکەم بۆی لە ڕووی پراکتیکیەوە فێر بن و شیرێکی زۆر نایابی هەیە بە ئالیکی خۆمانە ئەوەش قدرێتێکی زۆر باشی هەیە کە 15,000 شیر و هەموو بەرهەمەکان بەرهەم دێنێت پرۆژەی شیرەمەنی مرواری فارم لە کەلار کە ئەوە تقریبان لەسەر ڕوبەری 293 دروست کراوە 750 مانگای شیر و 6 تۆن شیر بەرهەم دێنێ بەڕێزانەمە کە باسی شیر دەکەین و باسیەوەنە دەکەین ئەو شیرە پاودری کە لە دەرەوە دێ حەز ناکەم بچمە سەر کوالیتیەکەی بڕاتەنێ ئەوەی خۆمان لە چاو ئەوە زێڕە ئەوەی ئێمە لە چاو ئەوە زێڕە هەروەها پرۆژەی ڕاوکە بۆ بەرهەمهێنانی هێلکەی خواردن لە ماوەت
لەسەر ڕوبەری 8 دۆنم دروست کراوە 1970 مریژ لە خۆەگرێ کە 52 ملیۆن و 110 یلکە بەرهەم دێنێ لە هەڵەبجە ئەوەش باس دەکەم ئەوەی بامۆچی بەڵێ ڕۆژەی یاران بەجێ ئەمانە هەمووی ئەمە ئەنجامی گەڕانە بەڵێ زۆری تا لەبەرەوە من بەستم چی بوو بۆ بەرخنەکان دەسم پێکرد ڕخنەم گرتووە بۆی چارەسەر بکرێت ئەو جا خۆم چارەسەری یەکەم کەسێکی تر چارەسەریەکە گوێ لە من گیراوە گوێ لە کەسێکی تر گیراوە وا ئێستا لەم کابینەیە بە وجودی یانە جەنابی وەزیر من دەستخۆشی لێ دەکەم وەکو تاگ لەو وارە طبعاً دائما مەسئولیات قسەیەتە سەر بەڵام لایانی ئیجابیەکانی زۆر زۆرە و کابینەی نەوەی حکوومەتی هەرێم بەبێ مجاملە لەم ڕۆوە زۆر بەرەو باش ڕۆشتووە بەڵام تۆمەکی زیاترمانەیە ئەو داتانە بوو دوای دێمەڵات بەرنامەکەمان ناوی بۆ هەمووانە بۆ هەمووانە جابا بۆ هەمووان بەڵێ کۆمەڵێک لە جوتیارانی هێژا لێرن پێم خۆشەوانیش بەتاکیت پێش بەرنامەکە هەندێکیان باسی کێشیان دەکرد کێشیان هەیە هەندێکیان پێشنیاریان هەیە ئێوە پێشنیارانە ژەر نەتیجە بۆ وڵاتەیە قسە دەکەی حەز لێ فەرم قسە بکە ئەگەر مایکەکە نێزیکەی لە خۆت پێشکی بەخێراتین جەنابی وەزیر و کاک شاراوە و کاک تۆر دەکەم بەخێراتین گۆ دەکەم دەرفەتە ڕخساندەوە بۆ ئێمە بەخێراتنی هەم دوتیارە بەڕێزەکان دەکەم ئێمە وەکو ئەمە پەرلاعی گەنم جۆینە بەێ ئەمە پەرلاعی گەنم جۆینە ئەمە دوتیاری گەنم جۆینە ئەمە سالانە بۆ ڕسیدمان وەکی عێراق لێوەرناگیریم ئەومان زۆر پێویستە بۆ گەنمیمەوەکی عێراقم عێراقین ئەمە کوردستانی عێراقین لۆ ئەوان لۆ ئێمە گەنممان وەکی ئەوانە وەرناگیرێت لۆ 150 کیلۆمان ڕاست هێشتا مای قسەم مایە باشە ئەمە 525,000 تەرمان بۆ دانرابوو مدیر عامی وەزارەتی بازرگانی بەغداد ناو ستایلوی هەولێرێ لە عەوشەی قسەی لەومە کرد ئەمە سێ فەرلاع بووین شاهێدیشم هەیە گوتی کاکە نوێنەری وەزارەتی کوردستان هاتە بەغدایە گوتی ئەمە پێویستمان بە 325,000 تەنە 525,000 تەرمان زۆرە ئێلۆ کاکە لە باتی ئەوەی ئەنگۆ لۆمان زیادکەن لەمەتان کەم کردەوە ئەمە دەمانەوێت ئەنگۆ جۆدەکی زۆر بکەن ئەو سارەکە ئەمە پارەمان ڕۆیە لە مووسێ گەنمان تەسمینی مووسێ کردی ئەو سەر پەلاعەکان هەموو خواقوبر ناکە ئەمە لۆ لێ ماوەرنەگیری لۆ لە مووسێ لێ ماوەرگیری یان لە کەرکوچێ لە ماوەرگیری یان لە مەخموری لێ ماوەرگیری هەموو فشەمان پێ دەکەن هەموو ئیهانەمان دەکەن وەڵا ئێستا 231 ملیۆن دینارم ئەومان لە مووسێیە حالیان وا لە مووسێ مایتەوە خواقوبر دەکاتن لۆ ئەمە گەنمخوان لە تەسمین دەکەن ئەمە تازمان زۆرە کاکە هەر تەنێک 30 تەنی دەکاتن 50 تەنی دەکات 30 تەنی دەکات جوتیارێککە بە حەقی جوتیارێکەکەمە خۆ دەمانەوێت ڕسیدمان لۆ زیاد بێ ڕسید ڕسیدمان لۆ زیاد بێ فەرموو برا جوتیارێککە پێشی بەخێراتتان دەکەم جەنابی وەزیر و شاراغا و کاک یوسف بەڕاستی ئەمە فەلاح مەغدورین ئێستا ئەم سار لەسەر ڕاسیدی بەخۆی ئەو فەلاحانە بە زۆری زۆرمان دیەکەن لە 2024 مەسەرەن دەبی بسی تەعاودی بدەی مەسەرەن دەی بسی ئەو تاپویان نوێ بکەوە قسەمان لەگەن مدیر عامی کرد کاکێ من بەڕاستی زۆرمان دینە فەلاح لەو سەر بە ئەو سەری بەرهەمەکەمان لێ وەرناژیرێ بەرهەمەکەمان زۆری دەبی بە قاسەق بین لە بۆ خوارێ یعنی لەبەر چییە دامی فەلاحی لە جنوبی زۆر باشە لێرانە هیچ دەعممان نییە مەستا ئێستا من حیوانم هەیە هەمووی سارانە 50 وەرەقیم دەبی لەو حیوانی مەسرف بکە مەسەرەن ئەوە دەرمانی دەغەری ئەوە دەرمانی قڕکەر هیچ شتێکمان نادرێت ینی بەڕاستی مەغدورین زۆر سپاس ناکەم دەستخۆش دەگەڕێمە لای جنابی وەزیر بە هەم جوابی ئێوە دیارە باسی ڕسید دەکەن پێم وابێ ڕسید سایلۆش دەگرێتەوە بڵێ سەر بۆ وەزارەتی بازرگانیە لەم کابینە ئەوەی ئێمە زانیمان چەند سایلۆیەکیش دروست کرا لەم هەموو قات و قڕی و نەبوونی و نەبوونی بڵێن کێشەی دارایی کەچی سایلۆشتان هەر دروست کرد بۆ حکوومەت سپاس کاکسین بۆ هەردوو بەڕێزان کە بۆی بەرچاوتان ڕوون بێ تۆ باوەڕ بە مدیر عامێکی عەرەب لە وەزارەتی بازرگانی عێراق دەکەی بەڵام باوەڕ بە ئێمە ناکەی کە ساڵی پار من وەفدم ناردۆتە بەغدا بۆ خۆم ڕۆیشتومەتە بەغا لەگەڵ جەنابی وەزیری زراعی عێراق لەگەڵ جەنابی دکتۆر فوئاد حسێن سەرۆکی ئەنجومەنی اقتصادی عێراق مەجلیسی اقتصادی عێراق خۆم لەسەر خەت بوومە جەنابی سەرۆک وەزیران جەنابی جێگری سەرۆک وەزیران لەسەر خەت بووینە طبعاً ئێمە داوامان کردووە ئەو مامەڵەیە کە لەگەڵ جوتیارەکانی ناوەڕاست و خواروی عێراق دەکرێت هەمان مامەڵە لەگەڵ جوتیاری هەرێمی کوردستان بکرێت ئەوەی کە بەرامبەری هەرێمی کوردستان دەکرێت لە وەرنەگرتنی گەنمی جوتیارەکانمان بڕیارەکی سیاسیە بڕیاری سیاسیە تاوانەکە ئێمە نین ئەوان تۆمەت بۆ ئێمە دروست دەکەن ئێمە لەناو ئەو کۆبوونەوەی کە بڕیار بوو حەسەی جوتیارانی هەرێمی کوردستان دیاری بکرێ هەموو نوێنەرەکانمان شەڕی
یعنی یەکلاکەرەوەمان لەسەر ئەوە کردووە کە ئێمە نابێت حسەمان بۆ دابدرێ ئەوان بە ئێمە دەڵێن بەپی قانونی موازنە تعاملتان لەگەڵ دەکەین ئەو بودجەی کە لە ساڵانی ڕابردوو دیاری کراوە بۆ کردنەوەی گەنمی جوتیاران یاریمی کوردستان لەو بودجەیە زیاتر یەک دەنگتان لێ وەرناگری کێشەکە ئێمە نین لە وەزارەتی زراعیان لە وەزارەتی بازرگانی کێشەکە عێراقە کە بە چاوێکی یەکسان سەیری جوتیاری ئێمە ناکە لەگەڵ ناوەڕاست و خواروی عێراق طبعا ئەوان بیانویەکیان هەیە بەداخەوە من دەمێ بە ڕاشکاوی بڵێم کە بەشێک لە معارەزەی ناوخۆی لە هەرێمی کوردستان بەڕاستی بازارێکی بۆ دروست کردوون کە ئەوان داشی ئەم سوار بووە بۆ نمونە دەڵێن بەرهەمی قاچاق دێ لە دەرەوەی وڵات دەچن داخڵی سایلۆکانی دەکەن ئەوە بەرهەمی جوتیاری ئەسڵی نییە لە کاتێکدا ئەوە گەورەترین تۆمەتە بۆ جوتیاری ئێمە و بۆ هەرێمی کوردستان دروست دەکرێت چونکە من 4 ساڵە لەم وەزارەتەم بە تەحەداوە دەڵێم خۆم متابعی هەموو مەرزەکانم کردووە و لێرەوە سوپاسی جەنابی سەرۆک وەزیران و جێگری سەرۆک وەزیران دەکەم لە چ مەرزێک پێویستم بەوە بوو بێ کە بڕیارێکی یەکلاکەرەوە لەسەر داخستنی مەرزەکە بدرێ بۆ هاتنی یەک دەنگەنم پاڵپشتیان کردو بێگەر خانخۆ ئۆپۆزیسیۆن زۆر ڕەخنەباران دەکەن ئەو قسانە زیاتر ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستان دەکەن بڵێ ئەو کەسانەی کە لە بەغا دەیانەوێت ڕەوازی خۆیان پەیداکەن بڵێ ئەوانەی کە دەیانەوێت ڕەوازی شخصی بۆ خۆیان و بۆ حیزبەکەیان پەیدا بکەن تۆمەت دروست دەکەن بۆ ئەوەی کە خۆیان قەنەعەت بە جوتیاری هەرێمی کوردستان بکەن بەداخەوە زۆر جار جوتیارەکانی ئێمەش لەوانەیە باوەڕیان پێ بکەن سوشیال میدیایە و تەلەڤیزیۆنە و بڵاو دەبێتەوە خەتای حکوومەتە من دەزانم خەڵک لە نەهامەتیەکی ناخۆشدا دەژیا چۆن فەرمانبەرەکانی ئێمە ئێستا موچەیان نییە دۆخیان خراپە بە هەمان شێوە جوتیاری ئێمەش بە فەقیری لەسەر ڕەنزی خۆی بە ماندووبوونی خۆی بە هەژاری خۆی ئەو گەنمە بەرهەم دەهێنێ من لەوە دەزانم من دقە بە دقە ئاگدارم من وەزیرێک نیم لە پشتی کورسیەکەمدا بنیشم ئاگام لە دۆخی خاوەن پرۆژەکان و جوتیارەکان و خەڵکەکەم نەبێ من لە 63 گروپی سوشیال میدیا یعنی بڵین واتسئەپ بەشدارم لە 63 گروپ لە هەر شوێنێک بۆ نمونە ئەوانەی کە گەنم هاوردە دەکەن کە زۆر دژایەتیان دەکردم کە گەنمم قەدەغە کرد بە ڕاستیەکەی چونکە من جوتیارەکانی خۆمم پێ گەورەتر بوو لەوەی کە مەساڵحی بازرگانێک بۆ نمونە پارێزم کەویش حەقیەیە بەڵام من جوتیار حەقی خۆیان چەندە لە پشتە لەو پرۆسانە حەزم لێ بەڕاشکایی ژان من باسم کرد من بۆ نمونە لە یەکێک لە مەرزەکان کە لە سنووری پارێزگای دوهۆکە ویسترا گەنم داخل بکرێت تەلەفۆنم بۆ کرد پەیوەندیم پێوە کرد وتم ئەوە لە فلانە مەرزە بڕیار وایە گەنم داخل بکرێ و ئێستا وەرزی مەوسمی تەسلیمکردنی گەنمی جوتیارانە ڕێک خۆی وەفدی ناردوو یعنی لیژنەی ناردووە و عینەن دقا هینم بۆ هاتەوە فیدباکم بۆ هاتەوە ڕێک مەمنوعی کرد ڕێک منعی کرد بەڕاستیەکەی لەبەرەوە ئێمە من بۆ خۆم وەکو وەزیری کشت و کاڵ لێرەوە دڵنیایی دەدەم بە وەزارەتی زراعی عێراق بە وەزارەتی بازرگانی عێراق و خۆشم قسەم لەگەڵ کردوون و لەگەڵ جەنابی کاک دکتۆر فؤاد حسێنیش قسەم کردووە بە تەحەداوە دەڵێم یەک دەنگ گەنمی هاوردەکرا و ناچێتە سایلۆکان یاریمی کوردستان ئێمە پسوولەیەک دەدەن وایە ئێمە پسوولەیەکتان دەدەینێ بەپێی ئەو فۆرمێکە دەتاندرێتی ئێوە دەڕۆن گەنم تەسلیم دەکەن طبعا ئێوە ئەوان بیانوی ئەومان پێدەگرن دەڵێن ئێوە ئێستا ئەویان بۆ ڕوون بۆتەوە کە ئێمە گەنمی هاوردە تەسلیم ناکەین بیانوی ئەومان پێدەگرن دەڵێن ئێوە عەدەدی جوتیارەکانتان زۆرە مەساحەی زەویەکەتان زۆر زیاتر دەنووسن فێڵمان لێ دەکەن ئێمە ئیمساڵ فۆرمێکمان بۆ ئێوە ناردووە بەڕێزان ئەو فۆرمەی کە جەنابەت باسی دەکەی لەو فۆرمەدا داوامان لێکردوون هەمووتان بڕۆن فۆرمەکەی پڕکەنەوە بەڵام ئەم فۆرمە ئاسانکاری و پشگیریە بۆ ئێوە بۆ ئەوەی کە ئێمە بینێرینە عێراق بڵین فەرموو ئەوە عەدەدی جوتیارەکانمان ئێمە ئەوەندە جوتیارەمان هەیە هەر جوتیارێک ڕوبەری زەویەکەی ئەوەندەیە کە بەکاری دەهێنێ بۆ ئەوەی ئەو بیانۆش ببڕین بزانین ئیتر تەعاملمان لەگەڵ دەکەن وەکو باقی ناوچەکانی تری عێراق کە من دڵنیام دووبارە دووچاری کێشە دەبینەوە ئێمە داوای 320,000 تۆنمان نەکردووە بە شەڕی ئێمە بوو بە 500,000 تن بەڵام من کە دێتە لای من 500,000 تن لە سەرتاسەری هەرێمی کوردستان وەرن بەشیکەن بەڕێزان هیچ نامێنێتەوە یعنی بڕواتان هەبێ من جەنابی سەرۆک وەزیران جێگری سەرۆک وەزیران یعنی من لێرەوە دەیڵم کاک دکتۆر فؤاد حسێن لەگەڵمان بە شەڕێکی گەورە هەتا کردومانەتە 500,000 تۆن نەک ئێمە داوا بکەین بە پێچەوانەوە بچمە لای کاک بشاراغا بزانم ئەوانیش خاڵی تری باس کرد حەز دەکەم جوابی دەمەوە سەبارەت بە مادەی قڕکەر و سەبارەت بە پەینی چیمیایی حەقی خۆتانە بەڵام بەڕاستی من لەوەتەی دەست بەکار بوومە
هەرێمی کوردستان لە قەیرانێکی داراییە و حکوومەتی هەرێمی کوردستان قەیرانی دارایی هەبووە جاران بڕەپارەیەک هەبوو کاک بەشاراغا دەزانێت پێی دەوترا کاک دکتۆریش دەزانێت پێی دەوترا ئیعاناتی زراعی لەو بڕەپارەیە چیمیایی مادەی قڕکەر دەرمان هەموو شتێک دابین دەکرا بۆ جوتیارەکان ئێستا من ئەو بودجەم لە بەردەست نییە کە بودجەکەم لە بەردەست نییە ناتوانم دابینی کەم سەراحەتەن بەڵام لە کۆمەڵی قەراری دیکانە کە دەبن بە پشگیری گەورە بۆ جوتیاری ئێمە هەنگاوی زۆر باشمان ناوە کە پاڵپشتی جوتیارەکانی خۆمان بکەین یعنی بڕواتانە بێ وەزارەتی زراعە و حکوومەت بێخەبەر نییە لەوەی کە ئێمە جوتیارەکانمان لە چ معاناتێک دادەژین بەڵام ئەوەی کەوا لە جوتیارەکانمان دەکا ئێمە نین هەمان ئەو شوێنەیە کە ئێستا بودجەی هەرێمی کوردستان نادا بەڕاستی کاک بشاراغا بە هەمان شێوە تۆ بۆ بەرهێنەری ئایا چێش عێراق چێشتان بۆ دروست دەکا کە ئێستا ئەو بەرهەمانە ساق دەکەنەوە یانەوە تا پێشوایستان لێ دەکا وەکو ئەو شێوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەلێ بێشکە هەمومان دەزانین یعنی ئەو کێشەی سیاسی نێوان هەرێم ینی کاریگەری لەسەر ئێوەشکردووە وەکو کاریگەری ڕاستەخۆ لەسەر جۆتیار هەبووە زۆر وەکو بەرهێنەر و وەکو ساخکردنەوەی بەرهەمەکان ئایا عێراق چێشتان بۆ دروست ناکە بەلێ بەردەوام کاریتان دەکا ئەمە بازارمان کاکسەیم بازارمان سەتانەوەتی لە ناوڕاست خواروی عێراقا ئەگە حکوومەت عێراق ڕاست دەکەن دەڵێن ئێمە هەموو کوردستان لە چوارچوەی یەک دەوڵەتەوە یەک وڵاتە ئەدی بۆچی فەرق و جیاواز نێوان جۆتیارانی عێراق و هەرێمی کوردستان دەکەن بەرەبوومی کوشتتوکالیە سرف باش دەزانن چکە ئەوڕۆ سۆشیال میدیا و میدیاکان کەناڵەکان دقە بە دقە زانیاری بەلاو دەکەنەوە 100 دەزانن ئەو بەرەبوومە هی جۆتیارانی هەرێمی کوردستانە بەڵام لە زالگەکان کێشەمان بە دروست دەکەن یعنی زۆر جا پێشماوەی کە هەفتا سیارەی پەتاتەمان هەناردە بەغدا لەو هەفتا 5 سیاران ڕاگرت دەڵێن ئەوە مستەوردە لە دەرەوە هاتیە کاکە نەفسی سیارە نەفسی ئەگەر تو ڕاست دەکەی شارەزای کە گەرەتینەی کشتتوکالی بینە لە زالگەکاندانا کە بزانەوە بەرەبوومی جوتیاری هەرێمی کوردستانیاندا بەلێ کێشەی سیاسی ڕنگدانەوەی لەسەر هەموو سکتەرەکانی دیکە هەیە ئەو پێشکەوتنی لە هەرێمی کوردستان هەیە ئەمن مجامەی حکوومەت ناکەم مجامەی هیچ کەسێک ناکەم بەرام ئەو پێشکەوتنی ئەوان چاوێن پێ هەلنایەت دایانەوێت ئەو پێشکەوتنە ڕاگرن سەر ڕای هەموو فشارەکان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان سەر ڕای هەموو دژایەتەکان کە ڕوبەڕووی خەڵکی کوردستان دەکرێت بەس خەڵکی کوردستان ڕاونەوەستایە بەردەوام لە پێشکەوتندایە ئەوان ئەو چاوێن پێ هەلنایەت دایانەوێت ئەو پێشکەوتنە ڕاگرن بەڵام بە ناڕاستەوخۆ نە بە چەک و تەقەمەنی بە ناڕاستەوخۆ ئێستا هەروەکو دەزانن ئەمە حتا ئێستا پشتمان دەبەستی تەنها بە کەرتی نەوت لە سیاستی ئەم کابینەی و حکوومەتی هەرێمی کوردستان جۆرا و جۆرکردنی سەرچاوەکانی داهاتە یەک لە باشترین سکتەرە کە بتوانین حکوومەت ئابووری خۆی بەهێز بکە سکتەری کوشتتوکالە ئەوەش ئێستا ڕۆبەرووی یەک دنیا کێشە دەبین لەلایەن حکوومەتی ناوەندەوە بەڵێ کاک دکتۆر ئێستا ئەو بەرهەمانەی لە ناوخۆ هەیە بەرەمی جوتیاران گەشتە ئاستەوەی کە بتوانین یان احتیمادی لەسەر بکەین وەکو ئاستی خۆبژێوی بۆ ناوەخۆ گەشتینەوە ئەو ئاستا بەڵێ ڕێزان باسییان کە لە زۆر بوارە ئێمە زۆر بەرەو پێشچووین ئەو ئیدیعانش کە باس سەکرێ شتەکان زۆرێکی دەرەوەی ئەوە خۆش هەمووی داتاکانمان لایە بڵێ ئەوانە ئەوە بەکو باسم کرد عێراق لە کتێبە کۆنەکانی سەردەمی مەلەکی و سەردەمی حکوومەتێک لە داوەکانی عراق پێوتراوە سەبەتەی خۆراک کوردستان سەبەتەی خۆراکی عراقا عەجەبەن ئیستا بۆ سەبەتەی خۆراک نەماوە بۆچیەوە لە دەرەوەی وڵات دێ ئەی بۆ جاران وای پێوتراوە ئەنیەوە بڕاستی ئیدعایەکە ئیدعاکەش هەر ئەوەندەیە دژایەتێکی سیاسی هەرێمی کوردستان بکرێت چونکە هەمە چەشکردنی ئابووری بە تایبەت کشت و کاڵکە نەوتێکی هەمیشەیە و ناتوان قفڵی بۆ ڕێکەشمان لێ بگرنەوە ئەوەمان لەگەڵا دەکەن کە نایڵ ئەو شتانە لە عنیە حجێ دۆزن بۆی بازاری نەمێنێ لە عێراقا ساغ نەکرێتەوە و یەکی لەو هەنگاوانش کە کابینەی نوێ و وەزارەتی کشت و کاڵ یعنی هەنگاوی بۆ ناوە ئەوەیە نادنە دەرەوەیە زۆر جار ڕخنەیە گیریەوە جاوە تەنگی هەنگوین چییە یان ئەوەندەشی چیەوە ئەوە بۆ خۆی ڕێگرتنەوەیە چونکە بەڕێزان ئەو وڵاتانی کە ئەو شتانی بۆ دەڕوا هەمووی لەسەر سیستەمێکی بەرهەمهێنانی ڕووەکی سیستەمێکی بەرهەمهێنانی ئاژەڵی تایبەت ینی ئایزوی تایبەتی HCCAP هەیە نازام چی هەیە کۆمەڵێک سیستەمی تایبەت هەیە ئەگەر بەوانە نەبێ ینی زۆر تەندروست نەبێ وەری ناگرێت کە تۆ لێت وەرەگرێ واتە تۆ بازارێ بە خۆت دەکەیتەوە هەنگاوێکی زۆر استراتیژی و دووربینانەیە کە ئێمە بتوانین هەنگاو لەسەر ئەم بوارانە بنین ئەگەر بێت و سەر ئەوەی کە ئایەمە ئەتوانین ئەوان دابینکەین بەڵە ڕقەمەکان هەر لە ئەوەی کە لەم کابینە و لە وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ کابینی حکوومەت هێرێم کردوێتی زۆرمان لەو بوارە هەیە بۆ نمونە ئەوەی لە ماوەتمان باس کرد باسی پرۆژەی کێڵگەی پەلەوری سیروان لە هەڵەبجە ئەو جایەکشیش بەڕاستی جێ دڵخۆشیە بۆ من پرۆژەکان
گشتگیرە لە باڵندە و بەرزان و با بڵێن دهۆکەوە بڕۆ چێ بۆ کەلار و گەرمیان و گفری و هەڵە بجە ئەوە نەکراوە ئەو زۆنە و زۆنە و شوێنێ و شوێنێ زۆر دڵخۆشکە لە بەڕاستی ئەوانە لەوێ پرۆژەیە کراوە لەسەر ڕوبەری 400 دۆنم لە سیروان لە هەڵەبجە کە بۆ یلکە کراوە و کارگەی ئالیکیشان لەگەڵ کردووە کە 200 تەن ئالیکی ئەتوانێت بەرهەم بێنێ و توانای 900,000 بەرهەمهێنانی یلکی هەیە بە هەمان شێوە لە هەولێر 4 ساڵی دیکە 4 ساڵی داهاتویان بۆ 8 ساڵی داهاتوو ئەم وڵاتە لەسەر پێی خۆی دەوەستێ لە بواری کشت و کاڵ و پرۆژانە دائیمەن پرۆژەی استراتیژی بۆ پێوترێت استراتیژی پرۆژەکان چونکە لە ئایندەیەکی نزیکە بەز ئایندەی نزیک ئیسێماڵین ساڵێک لە ئەمە زۆرە بەس بەڕاستی بۆ پرۆژە 6 ساڵ و 7 ساڵ و 8 ساڵ سەر خۆی ئەوێت من دڵنیام بۆ 4 ساڵ 8 ساڵی تر کەواتە کابینەکانی کارەکانی ئەم کابینەیە لەو بوارە لە بواری کوشکاڵ چەند ساڵی دیکە بە دیار دەکەوێت بۆ ڕای گشتی بۆ خەڵکی کوردستان کە ئەو بەرهەمەکەیەتی بەفعلی ئەگەر لەسەر ئەم سیاستێکە ئێستا هەیە بڕۆین و مقداری تێچوو کەم کەینەوە و لە هەمان کاتە ئەمە وەکو ڕەخنەیەکە سەرچاوە خاوەکانی بەرهەمێنانەکە خۆماڵی بکەین ینی من با ئەو بزنەسانی نەمهێناوە لێرە بەخێوی دەکەم باشە لە پلەی 25 3 کیلۆ علەفی دەدەمێ و 6 کیلۆ وێنجی دەدەمێوانە با بەو نازوونی ئەمەتە 50 بزنی کوردیش لێ بەخێوکەین بزانین شیری ئەو چەنە با بەو نازوونی ئەمەتە ئەو مەڕەحەمدانی دەشتی هەولێر بەخێوکەین کە دنیایەک جمکمان دەدە بزانین ئەو بەرهەمی چۆنە با بەو نازوونی ئەمەتی کە مریشکێکی سپی بەخێوەکەین با مریشکی کوردی و قەلی کوردی و قازی کوردی کە توێژینەوەی زانستیمان لەسەری هەیە لە ڕووی پێک هاتەی بۆ ماوەیەوە قودرەتی زۆر باشیەیە ئەگەر بۆ بکەین بۆ چارەسەری نەخۆش لەگەڵ ئەوەی تریشە ینی بەڕێزان ئێستا زۆرێک باسی گەنیمانە کرد دەستیان خۆش بێ بەڵام ئێمە بە هەر ینی تجاهمە لەگەنم نەبێ بۆ سۆیان نەچێنین بۆ گەنمەشامی نەچێنین ینی ئێستایەکێک لە شتانی کە لە کۆیە کراوەتەوە بۆ وشکردنەوەی گەنمەشامیە ئەوە هەر زۆر گرنگە بەڕاستی چکە ئەو گەنمەشامێکە بەرهەم بێنێ کەس نیە لێ وەرگێ چکە زوو تێکە چێ فتر لێ دەدا لەوێ وەری دەکردن لەگەل لە کۆی وەریگرێ و بیکە بە سەرچاوەیە بۆ ئالیک ئەوە کەمکردنەوەی تێچووە یەک دوو داتات پێ بڵم لەسەر قسەکانی کاک دکتۆر بەس دەمەوێت بگەڕم وەلای جوتیارەکەم بەسەر چاو بە کورسی پێ دەڵێم نەنا من دەمێ ئەوانش قسە بکەم بە کورتی پێ دەڵێم لەسەر بابەتی هێلکەی خواردن دەبی مەجالی کردی لە بابەتی هێلکەی خواردن مەجای برادران بدە یەک دوو داتا بخەمە بەسەر چاو لە خزمەت هەر لەسەر بابەتی هێلکەی خواردن کاتێک کە ئێمە دەستمان بەکار کرد لەم کابینەیە بەناو 11 پرۆژە هەبوو بەناو 11 پرۆژە بوو یەک دوو پرۆژە کاری دەکرد لە هەرێمی کوردستان لەم کابینەیە 30 پرۆژە دروست کراوە پرۆژەی گەورە و استراتیجی کە ئێستا 41 پرۆژەمانەیە لە کوردستان کار دەکا لە ماوەی ئەو 4 ساڵ و نیوە ئێمە ئێستا ئیکتیفای بازاڕی خۆمان بە تەواوەتی دەکەین لە مەجای هێلکەدا مەسەلەن لە بواری شیرەمەنیمان باس کرد لە کارگەی ئالیک 43 کارگەی ئینتاجی ئالیکمان هەیە یعنی ئێمە دوێنێ لەسەر ئەوە دانیشتین لە ئەنجومەنی باڵای پیشەسازی پەلەوەر مناقەشەی ئەو خاڵی جەنابتمان کرد کە ئێستا باست کردووە کە ئێمە تر بۆ ئایندە ئێستامە ئیکتیفامان کردووە لە زۆر ڕۆ ئیکتیفای بازارمان کردو بە تایبەتی لە سێکتەری پەلەوەر بە تەواوەتی گەیشتوینەتە قۆناغێکی زۆر باش لە هەموو یعنی پرۆژەکانی پەلەوەری من داتای وردم پێە بەڵام ئێمە پێویستمان بەوەیە کە چۆن دەتوانین بازاڕی خۆمان ڕێکخەین و چۆن دەتوانین پارێزگاری لە بەرهەمەکانمان بکەین دوێنێ یەکێک لەو شتانەی کە باسمان لێ کردووە لە ئایندەیەکی نزیک لێرەوە ڕایدەگەیەنم کارگەیەکی گەورەی ئینتاجی پرەمێکس لە هەرێمی کوردستان دەکرێتەوە کە ئەمە خۆتان جەنابەت علمت هەیە کە لە دەرەوە دەهێنرێ بەڕاستیەکەی لە دەرەوە هەوردە دەکرێت تا ئێستا یعنی بۆ عێراقیش و بۆ ناو هەرێمی کوردستانیش کارگەیەکی ڕۆنی سۆیا دەکرێتەوە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئێمە سۆیا بچێنین کە نییە لە ئێوە کردیانەوە ئێمە ئێستا دەکارگەی دەڵێ لە کۆیە ئێستا ئێمە دەکارگەی وشکردنەوەی گەنمەشامیمان هەیە لە هەرێمی کوردستان و عقدمان لەگەڵ کردوون بۆ ئەوەی کە بێن گەنمەشامی جوتیارەکان وەربگرنەوە ئێمە ساڵی داهاتوو ئیعلانی دەکەین ئەو جوتیارانەی کە دەیانەوێت گەنمەشامیان لێ وەربگیرێتەوە ناوی کارگەکانیش ئیعلان دەکەین بڕۆ لەو کارگانە ناوی خۆیان 230,000 مان لێ مەصرف کردی وەڵات تەنی 230,000 مایکە بدە بە جوتیارەکانی دی مایکەکە بدە بە جوتیارەکانی خۆتان دەزانن گەنمەشامی جەنابی دکتۆر دەزانێت بەپی مواصفاتە وەردەگیرێ وانییە باسکە نا لێگرە فەرموو ئەخەم نازم مەقسەدی چییە بڵێ
کاکە تو بەس مەجای برادەکانت بە مەجای هاوپیشەکان فەرموو بخێراتی جەنابی وەزیر و بخێراتی میوانانش دەکەیت جەنابی وەزیر لۆ سەلێ دەرەی ئەوە دەرە گەرمە شامی ئەمە دەرێن دەرا بۆ لایمە بزانام گەرمە شامی ئەوە لە ڕێ تورکیای دابخرێتن ئیلا دوو ماگان هەموو ساغ دەبیتەوە پارەکە و پێرار زۆر باش بەتە 600 ڕۆی ڕێ نەبوو ئەو سارەکە هەموو زەرەرما کرد بە 250 و 230 ئەوانەماندا جەنابی وەزیر لای خۆت هەموو یادداشت زۆریشمان لۆ مەسەلەی ئەوەی دەرێ بە سیاست بوونی گەرمی لە عێراق لێ ماوەرناگرن و ڕەسیدی باش ئەوانەی دی ئەنگۆ پێتان دەکرد ئەوە مالۆ بکات وەکو گازمان بدەنێ وچێمیە دەرمان ئەو شتانە زۆر احتیادیە گاز خۆی خۆمانە بیرە نەفتەکان هەمووی خۆمانە غاربی ئەدیوانە ئەوە لە زمانی دەسەڵاتی من نییە هاوپیشەکانی و داواشمان کردووە بیر لێدان لەو فەلاعی وانیام دەسم بیرەکی دەمێستا متری بە 6 دۆلاریە لۆ حکوومەت یاری مۆناکە متری دە 15 دۆلار خۆوانەی پێ دەکرێ زۆر شتێ ئەوانەی بنگۆ دەکرێت ئەوانە مالۆستراتیژێتی ئەو لەم کابینەیەچکەمە ڕوبەڕووی وشکە ساڵی دەبینەوە هەمووی بەرحال حەزم لێ بۆیان ڕووکەیتەوە بە ئەو جوتیارە بە ڕێزەیت کەش دوای دەگەڕێمەشکە ماوەی بەرنامەکەشم جەنابی وەزیری ئەوەندە داوامان گەرمەکچی بە باشیمان لێ وەربژێ دووەمین و سێمین ئەو مەسوولانە سایرۆیان نێشتێ لە هیچ فەقیری باشە لۆ فەقیر گەرمی هەبیتن بچی بەنی وە قیمەت بداتە علافان لۆ تەسمیت سایرۆی نەکاتن لەبەر کە وەرنەژیرانێ دومین ئەو مەسوولانە ئەو گەنمەی لە شێ دەینن ئەوە هەتا ئەو ئەمە لۆریش تەسمیلەکەم ئەو پازای تەسمیل دەکاتن ئەوەندەمان لۆ بکەن ئەنگۆش پێم وابێەوە جەنابی وەزیر ئۆپۆزیسیۆن و سوسیال و مەسوول گەرمی خۆ چاویامدەوە جارێک مەسوول گەرمی لە شێ ماکەی لێ وەرگرە جەنابیشت ئەوش پەیامەکە جەنابیشت با ئاخیر بەشدار بوو بێ جەنابی وەزیر باوانیش ئەگەر پێشنیارێکە ئەگەر فەرموو بە خێراتنی میوانەکان دەکەم جەنابی وەزیر پێشنیارە کوڕ ئەوەکمان هەیە فەلاحەکان دەستکورتن فەقیرن بە دوو فەلاحان بیرەکی لێ دەدەن لەو بیر لێدانەی ئیلێکە چیان لۆ دەنووسێ بە ئاوی ئەوت کە بە دەمیان نووسێ ئەو کێشەمان لەو چارە سەر بکەن پەیامەکەی تۆش گەیشت دەست خۆش جەنابی وەزیر ئەگەر وەڵامی هەمووی هەبدەیتەوە سپاس ئێرانیمان لۆ ڕاگری بەس لە پەروێزخان داخل دەبی یەک حدودیتکە داخل نابێ ئێستا من 2000 تانم وایە حالیان بە بەڵگەوە بە ڤیدۆ بە هەموو شتیش هەلوای هەولێرەوەرە تەماشاکە هەموو ڕۆژێتە دەلۆری داخل دەبی زۆر سپاس دەستان خۆش جەنابی وەزیر بەداتا لە بەردەستمە سەروی 24,000 بیر لێدراوە لەم پێما بێ لەم کابینەیە وایە عددی بیرەکانمان زۆرە بەڵێ سەروی 24,000 یاسایی و نایاساییمان هەیە بەڕاستیەکەی با من سەریح بم یعنی بەشێکی ئەوەیە کە ئەو کەسانن کە دەسەڵاتیان نییە و دێن بە ڕێکارە ئاساییەکە یعنی ڕۆتینەکەی خۆیان دەبڕێن و دنیایەک مامەڵە دەکەن ئەنج مۆڵەتی بیرێک وەردەگرن و زۆر جاریش مۆڵەتەکەشیان پێ نادرێ بەڕاستی بەڵام خەڵکانێکیش هەنە لە دەرەوەی یاسا بە قووەت و دەسەڵاتی خۆی بیرەکەی لێدەدا هەر ئەسڵن یعنی پرس و ڕاوێژ بە وەزارەتی پەیوەندیدارەکان ناکە سەبارەت بە ئەوەی کە ئێمە بۆچی ڕێگا لەسەر گەنمەشامی داناخین بەڕێستان پرسیارێکتان کرد طبعاً ئینتاجی گەنمەشامی تاوەکو 2 ساڵ بەر لە ئێستا لەو ئاستەدا نەبوو کە ئێستا هەیە طبعاً ئێمە کاتێک دەتوانین درگا دابخین قەدەغە بکەین باج دابنین کە ئینتاجەکە لە بازاڕی خۆمان زیاد بێ بۆ نمونە ئێمە ئێستا دەڵێن نزیکەی 34 کارگەی علەفمان هەیە لە هەرێمی کوردستان پرۆژەکانی بڵێن پەلەوەریش جاری وهەیە وەردەگرنەوە لە بەرەوەی بۆ خۆیان کارگەی بچووکیان هەیە ئێمە ئەگەر درگا دابخین و بەو ڕێژەیە گران بێ طبعاً تەسیر دەکاتە سەر نرخی علەفکە بۆ مەسەلەن دەواجینە بۆ پرۆژەکانی گاوداریە بۆ هەمووی بەکاردەهێنرێ ئێمە لەسەر نەتیجەی ئینتاج تعامل دەکەین لەسەر دانانی باج یاخود داخستنی درگاکان ئیمساڵ ئەگەر نسبەی ئینتاجی گەنمەشامیمان زۆر زیاد بێ کە لە ئیکتیفای بازاڕی خۆمان و پێداویستی معامیلەکانمان زیاتر بێ بە دڵنیاییەوە ئێمە باج بەرز دەکەینەوە ئەگەر قەدەغەژ ڕانەگەێنین ینی وە سیاسەتی حکوومەتە بۆی کە پاڵپشتی جوتیارەکانی خۆی بکە ئێمە ساڵانە ڕۆژمێری کشت و کاڵیمان هەیە نازانم ئێوە لە پەیجەکانی خۆمان دەیبینن ڕۆژمێری کشت و کاڵی بازدادنێ لەسەر ئەو بەرهەمانەی کە لە پێداویستی بازاڕی خۆمان زیادن هەمووی تێدایە یەک قائیمەی گەورەیە
ساڵی پار ئێمە دەردەشەی ئەومان کرد کە گەنمە شامی بخەینە ناوی بەڵام دوای ئەوەی کە داتاکانمان بۆ هاتەوە ترسمان لەوە هەبوو لەبەرەوەی کە نرخی علەف زۆر بەرز ببووە و خاوەنی ئاژەڵ و خاوەنی شێڵگە پەلەوەریەکان هاتو هاواریان بوو بەدەست بەرز بوونەوەی نرخی علەف بەڕاستی نەمانەویست ئەو دەرگایە داخین چکە ئەو دەرگایەمان داخست باە ئەوەندەی تر نرخەکە دەچۆ سەرەوە کێشەی بۆ ئێمە دروست دەکرد و کێشەی بۆ خاوەنی پرۆژەکانیش دروست دەکرد سەبارەت بە نرخی بیرلێدان نرخی بیرلێدان ڕاستیدا ئێمە تهدیدی ناکەین یعنی ئێمە مۆڵەت دەدەین وەکو لایانی معنی ئێمە مۆڵەت دەدەین بەڵام ئەمە داواکاریەکی بەجێ هەرچەندە ئەوانەی کە مۆڵەتیان وەرگرتووە ئەوانەی کە خاوەنی بڵین ئامێرەکان و بیرەکە لێ دەدەن ئێمە دەتوانین یعنی کارێکی لەسەر بکەین بۆ ئەوەی کە کار ئاسانی زیاتری تێدا بکرێت سەبارەت بەوەی کە بۆچی گازدابین ناکەین وڵی لە ڕاستیدا منەوە 3 ساڵە چەندین نووسراومان کردووە ئاراستەی وەزارەتی پەیوەندیدارمان کردووە بەڵام ئەو بابەتە لە دەسەڵاتی ئێمە نیە وەکو وەزارەتی کشت و کاڵ سەراحەتەن پەیوەندیدارە بە سەلاحیەتی هەم سەروی خۆمان و هەم وەزارەتی تر بەڵام ئێمە مکڕین لەسەر ئەوە و دوێنێ لە ئەنجومەنی باڵای پیشەسازی پەلەوەریش هەمان بابەت باس کراوە و ئێمە لەگەڵ نووسنگەی جەنابی سەرۆکوەزیران و لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران ئەم بابەتە باس دەکەین چونکە ئەمە یەکێکە لە ڕێگایەکان کە کاک دکتۆر باسی کرد بۆ کەمکردنەوەی کولفەی ئینتاج کولفەی ئینتاج کەمکەینەوە لەبەرەوە بەرژەوەندی گشتیە بەتەکید لە بەرژەوەندی گشتیە سەبارەت بەوەی ئەم خاڵە باسی کردوتی ئێمە گەنممان لێوەربگیرێ دڵنیا بە من ئەوە دڵنیایی دەدەمێ بەخوا ئەوەی کە لە دەستی ئێمە بێ وەکو وەزارەتی کشت و کاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان شەڕتان لەسەر دەکەین لەوەی دڵنیا بە چونکە ئێمە دەمانەوێت بەڕاستی کە گەنمی تۆ بە تەواوەتی وەرگیرە منیش کێشەم نابێ بەڵام کە گەنم دەمێنێتەوە لە دەرەوەی سایلۆ ئەو کاتە من ناچارم کە بڕۆم بازاڕێکی دیکەت بۆ پەیداکەم بەڕێزان من تەئیدت دەکەم 100 لێرەوە دەڵێم تکایە جوتیارانی خۆشەویستی کوردستان گەنمی خۆتان تەسلیمی علافەکان مەکەن بەڕاستی جوتیار بۆ گەنمی خۆی دەفرۆشێ بە علافەکان بەڕێزان یەکێک لە مشکلەکانی ئێمە ئەوەیە کە ئێمە بەڕاستیەکەی هێشتا پێویستمان بەوە هەیە لەوە تێبگەین کە کەرتی تایبەت دەورێکی چەندە گرنگ دەجێڕێ بۆ ئەوەی کە باری سەرشانی جوتیار و خەڵکیش کەم کاتەوە کەرتی تایبەت چۆن دەتوانێت دامی کەرتی گشتی بکە کە حکوومەتە بۆ ئەوەی بتوانێت یارمەتی دەربێ لە ساختکردنەوەی بەرهەمەکانتان جەنابەت ئەو ڕخنەیە دەگری بەڵام ئێستا ئێمە باجماندانەوە لەسەر بەرهەمی هاوردە بۆ ساوار بۆ بڕوێش بۆ گەنمەکوتاو بۆ ئارد لەبەرەوەی کە بۆ خۆمان لەناو خۆی خۆماندا ئینتاجی دەکەین بەڕێزم یعنی ئێمە ساڵی پار بەشێک لە جوتیارانمانەوە لە دەرەوەی سایلۆ ئێمە ئیجباری ئەو سایلویانەمان کرد کە لە ناو خۆی هەرێمی کوردستان مۆڵەتی حکوومەتیان هەیە گەنمەکەی وەربگرن جەنابی سەرۆکوەزیران بەخۆی پەیوەندی پێوەکردن وتی گەنمەکەی وەربگرن ئێمە نابێت دوژمنی سەرمایەداری خۆمان بین نابێت دوژمنی کەرتی تایبەتی خۆمان بین ئەگەر سەرمایەدارێک نەبێ ئەگەر کاک بەشاراغا پارە لە جیفانی نەبێ کارگەیەکی گەورەدا نەمەزرێنێ ئەو پەتاتەی کە لە بەردەڕەش و ئەو پەتاتی کە لە دهۆک و لە پێنجوێن و لە هەڵەبجە و لە سلێمانی ئینتاج دەکرێت ئێستا 11 حوت کارگەی گەورەی جبس و فینگەرمان هەیە لە هەرێمی کوردستاندا لە ڕابردوودا یەک کارگە هەبوو خاتونێک لە ناو میوانەکانمە جەنابی وەزیر خاتونێک لە ناو میوانەکانمە پێم خۆشە گەرەویش قسەیە فەرموو خاتون مەجال دەتخوا فەرموو چ پێژنارە کتێ بۆ جەنابی وەزیر لێرە دکتۆرە بەخێر بێ چکە لە بواری نەمامگە ئیش دەکات دڵمان خۆش بوو بەهاتنتان بەخێر بێ کاک بەشا بەخێر دکتۆر هەموو میوانەکان بەخێر بێن سەر چاوم ئەمان ئەنگۆ باسی گەرم و تەوانە شتانە زۆر مهمە ئەمە مشکلی ئەساسیشمان لە وڵاتیمە ئەوەیە کە بێزگە لە برایەکانمان یعنی لاوەکانمان زیاتر یعنی ئەوە هەان نادرێت و لاحی کشت و کاڵی یعنی ئەوانەیە مەسەلەن بڵین ئەوانەی کە کۆلیژی کشت و کاڵ تاوا دەکەن دەیانێت هەر دەیەوێتن مەسەلەن لە سەر مێز و کورسیدانشی و نستە ناو مەسەلەن ئەردی ئەو ئیشانە نەکاتن يعني هندك دورن يعني فكران هندك دور لا إشي كشتو كالي أو كمثلا هزدا كان كأجر إشي فلاحتي كان يعني لقري زمازان إشي كما بلام يعني بخوي أو دولة تانية كزوزو متطورة أو كزور اهتمام بكشتو كالي داتن استما زور كسيدي تيرا يعني دليل بابا تو مثلا أو إشي لونا كينا والله إيش مثلا مهندسي زراعية آفرتا نعم أنا إشي ناك كوعبد بلا فلاحة يعني أما دواني يعني هان بدريتين إنك لريه وشاريو زيادة البابا آفرتي شام بدري مثلا آسي وشاري أو إشاني خانك برهم دين مثلا مربع آفرتا مربع دكا للا يعني بيت زادي دكا يعني
پێم خۆشە جەنابی دکتۆر جوابی داتەوە نەوەڵا با من یەک وەڵامی کورتی بدەمەوە طبعاً سندوسخان شانازی پێوە دەکەم خاتونێکی زۆر ئەزیزە و ئەکادیمیە و لە زمانی قسەکردنەکەشمان بە ئاسانی تێدەگا بۆ ئەوەی کە یعنی منیش دەزانم ئێستا ئەو چی دەوێت ئەویش دەزانێت ئێمە باسی چ دەکەین من دەستخۆشیت لێ دەکەم بەڵام دەمەوێت لێرە ڕای بگەێنم خۆشی ئاگدارە لەگەڵمان ئێمە ئێستا خەریکی دروستکردین طبعاً ئێمە کۆمەڵە هەرەوەزیەکان دەمانەوێت لەسەر هەرێمی کورد لەسەر ئاستی هەرێمی کوردستان دروستکەین کاک بەشار ئاغا سەرۆکی کۆمەڵی هەرەوەزی ئاودێرە کە یەکێکە لە کۆمەڵە هەرەوەزیە گەورەکان زۆر کەماگەر بە کوردی و ئێمە ئێستا خەریکی دروستکردنی کۆمەڵی هەرەوەزی خانمانی لە بواری کشت و کاڵی لە هەرێمی کوردستاندا کە هەموو ئەوانەی کە دەتوانن لەم بوارەدا یعنی فکریان هەبێ و ئینتاجیان هەبێ خۆیانی تێدا ببینەوە کاک دکتۆر لە ڕووی ئاستی وشیاریەوە بۆی کە سندوسخان شتێکی باس کرد حەزمێ بە کوردی جوابی دێەوە زۆرم کاتکەمە مەسەڵەن ئەندازیارێکی کوشت و کاڵ بۆ پێی عیبێ لە شوێنێک لە نەمامگەیەک لە کێڵگەیەک کار بکاتن بۆ ڕاستیا خوێندن بەس بۆ بەدەسێنانی بڕوانە منیە خوێنزن حەز و خولیایە یعنی دەبێت گەنجانی ئێمە بە حقت پسپۆرەکەی خۆی خۆش بوێ هەتاوەکو پسپۆری خۆت خۆش نەبێ ناتوانین سەرکەوتوو بی و لەوانەیە بیژڵێن وڵی پسەرکەوتو نابین ئەمەی کە لێرە ئێمێنە خاتونە نمونەیەکی زیندووە لە بەردەستمانە خۆم هەر ئینجازێکیشە بۆ وزارەت و بۆ حکوومەت کە ڕێگەی بەڕێزان داوا ئاسانکاری کردووە خۆشیان جووریان کردووە ئێستا شوێنێکی ئاوا بەڕێوە دەبا ئەجاگەرەوە کە کەسێکی تر بووە لەوانەیە ئەگەر کوڕ بێ لە مشتەمە ئێمە لەوانەیە باشتر بێ بەس ئەو لە کوڕەکانیش باشتر دەرچووە لەبەرەوە کردنەوەی خولی خول بۆ هەموو ئاستەکان بە تایبەت ئێمە پێڵێن ڕێنمایی کشت و کاڵی لەسەر ئاستی بنکەکان لە قازا و ناحەکان و شوێنانە بەڕاستی کارێکی زۆر گرنگە و تیڤەکانی ژەمەی کە ئێوە دەیکەن بەشێکە بەڕاستی لە هۆشیاری دەستپەیامی تۆشگەیشت ئاخیر پرسیارم ڕوو لە شاراغە دەکەم وەکو وەبەرهێنەرێک پێشنیازێک تێ بۆ وەبەرهێنەرانی دی لە بواری کشت و کاڵدا بێنە مەیدانەکە بە تایبەتی لەسەر ئەوەی کە ئێستا هەموو ئاماژەتان بۆ کرد کە عێراق بە شێوەیەکی سیاسی بەرهەمی جوتیارانی کوردستان با بڵین وەک پێویست وەرناگرێ کێشەیان بۆ دروست دەکا پێشنیارت چێ بۆیان باوە دوایمین پرسیاری وەرنامەکەم کاکسەیم هەروەکو دەزانن پێشکەوتنی هەموو وڵاتێک هەموو حکوومەتێک نەک تەنها ئەرکی حکوومەتە ئەرکی کردی تایبەتە بە دەرەجە یەک پاڵپشتی حکوومەت و خەڵکی خۆی بکات بۆیە لێرەوە لە ڕگەی بەرنامەی جەنابتان و داوا لە هەموو خاوەن سەرمایەکان دەکەین کە بێن لە کردی کوشتکال و بەرهێنەر بکەن کارگەی پیشەسازی کوشتکاری دامەزرێنن بە هەموو جۆرە جۆری بۆ هەموو جۆرە بوومکی کوشتکاری بۆ ئەوی بتوانین بەلایەنی کەم بەشێک لە کێشەی بە بازارکردنی جۆرتیارەکان چارەسەر بکرێن ئەم لەم قۆناغا کە حکوومەتی هەرێم بە قۆناغێکی ئابووری سەخدا تێپەردە ئەمە ئەرچی ئەخلاقیە ئەرچێکی نیشتیمانیە لەسەر هەموو خاوەن سەرمایەکان بێن لە کەرتی کوشتکال وەبەرهێنەر بکەن دوم پەیامیشەوەی کاکسەیم بۆ هەموو هاوڵاتیان گرنگی بە بەربوومی خۆمالی بدەن کاتێک خەڵکێک دەچە ناو بازار کە دەبینیت بەرەبوومی دەرەوە هاتیەوەی خۆمالی با گرنگی زیاتر بە ئەو سەقافەتەمان هەبیتن تا بەرەبوومی ناخۆیت ئەوە بکرێت نەی دەرەوە بکرێتن لە هەموو جیهان لە هەموو وڵاتان هەیە تا بەرەبوومی ناوخۆیان هەبیتن ئەوان بەرەبوومی ناوخۆی دەکردن ئەو لەسەر بەرەبوومی هاوتەکردن بۆیە هەرچی هەم حکوومەتە هەم کەرتی تایبەتە هەم هاوڵاتیانە کە گرنگی بە کەرتی کوشتکار بدەن هەروەکو دەزانن کوشت و کاڵ نەک تەنها داهاتێکی دارایی هەیە قازانێکی دارایی هەیە بەلکو لە ڕگەی کوشت و کاڵ دەتوانین یەکەم تشت کە لە قۆناغا کە دامەزراندن لە حکوومەت نییە هەلی کار زۆر بۆ خەڵکیدا بمەزێنێت پەیدا بکرێتن ئەمە بەشانازی و دەلێن لە بەرەبوومی پەتاتە چاندنی پەتاتە لە کوردستان بەداتا 40,000 کرێکار سودمەندە ئەگە بەربوومەکانی کەش پێش دەگەڕمەکار زیاتر دەبیت لەبەرەوەی پرۆگرامەکەمان بەناوی بۆ هەمووانە پێم خۆشە بەڵێن ئایا دوای بەرنامەکە توانین گویان لێ بگریت چکە داواکاریان هەیە کێشیان هەیە معاناتیان هەیە بە دڵنیاییەوە من درگام کراوەیە بەخوا من قەت لە وەزارەتی شەرکە سەکات بێتە وەزارەتەکەم بەبێ موعید هات بێ من بینیومە یعنی من درگام قەتدا نەخستووە نەک لێرە لە وەزارەتیش لە خزمەتیاندام ئەو بەڕێزە پرسیارەکی کرد بۆی کە وەڵامی بدەمەوە طبعاً ئێمە لە ڕۆژمێری کشت و کاڵی ساڵانە کە قەدەغە دادەنین لەسەر هەر بەرهەمێک کاک بەشاراغا لە بەرەوەی زۆر متابعی پەتاتەیە دەزانێ من چەندە حەریسم لەسەر ئەوەی کە لە کاتی قەدەغەکردندا لە کاتی قەدەغەکردندا یعنی هین بین متابع بین ئەوەیان متابعە دەکەم من نەمبیستۆ بەڕاستیەکەی بەڵام متابعە دەکەم و تا ئێستاش ئێمە درگامان نەکردوێتەوە بۆ هاتنی بەرەمی پەتاتە ئەوە جەنابی وەزیر دەرگای کراوەتەوە دواتر لە وەزارەت سەردانی جەنابی وەزیر بکەن سپاس بۆ هەموو ئێوەی هێژا بینەرانی کوردستان بیچار کە تا ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ ئامادەبوونتان لە پرۆگرامەکەمان میشە باشە.